بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. پەیامی ئەو جارەمان ڕووی لە دایکان و خوشکانە، گوێی لە بگرە و قەدری بزانە، دڵنیابە بۆ ئاشتی و تەبایی و پێکەوە ژیانی خێزانە. ئەگەر دەتەوێت لە ماڵەوە بەختەوەر و ئاسوودە بژیت، ماڵێکی ئاسوودە و کامەران و بەختەوەرت هەبێت، لەگەڵ پیاوەکەت هیچ کێشەیەکت نەبێت، ڕەزامەندی دڵی پیاوەکەت بەدەست بێنی، پێویستە گوێ لەو چەند خاڵە بگریت و ناوەڕۆکەکەی جێبەجێ بکەیت. بە ئیزنی خوای پەروەردگار ماڵێکی ئاسوودە و کامەران و ژیانێکی خۆشت دەبێت. خاڵی یەکەم، ئەگەر دەتەوێت لە ماڵەوە ئاسوودە و بەختەوەر بیت لەگەڵ پیاوەکەت، هەمیشە نهێنی پیاوەکەت و نهێنی ماڵەکەت بپارێزە، تەنانەت لای نزیکترین کەسیشت باسی مەکە، چونکە دڵنیابە هەر کەسێک بێتە ناو ژیانت ڕۆژێک دەبێت کە ژیانت وێران دەکات. خاڵی دووەم، هەمیشە گوێڕایاڵی فەرمانی پیاوەکەت بە و بە عیبادەتی بزانە. بۆچی؟ چونکە فەرمانی خوای میهرەبانە و وەسیەتی پێغەمبەری ئاخر زەمانە صلی الله علیه وسلم، دڵنیابە ئەوەش بۆ پاراستنی خێزانە. خاڵی سێیەم، هەمیشە ڕێز و حورمەتی کەس و کاری پیاوەکەت بگرە و خوڵک و خۆت لەگەڵیان خۆش بێت و کاتێکش کە سەردانیان کردی بە گەرمی پێشوازیان بکە و لەگەڵیاندا زۆر بە ڕێز و حورمەت بە. خاڵی چوارەم، ئەی خوشکی بەڕێز چاک بزانە کە پیاو حەزی لە ئافرەتی عیناد و عەسەبی و تووڕە نییە. دەی ئەوەش بزانە ئافرەت هەر بە سروشتی خۆی نەرم و نیانی لێ جوانە. خاڵی پێنجەم، هەوڵ بدە تاوەکو پیاوەکەت دەگەڕێتەوە بۆ ماڵەوە، ئیش و کارەکانی ناوماڵ تەواو کەیت و وەختێک پیاوەکەت هاتەوە بە جوانی و ڕێک و پێکی بە خێراتنی بکە و بە خۆیەکی خۆش و بە خوڵکێکی خۆش پێشوازی لە پیاوەکەت بکە و لە لای دانیشە. ئافرەتی وا هەیە کاتێک کە پیاوەکەی دەگەڕێتەوە بۆ ماڵەوە هەر خەریکی دەر و دیوارە و خەیاڵی بەلای پیاوەکەیەوە نییە. دەی بە خوڵکێکی خۆش کاتێک پیاوەکەت هاتەوە پێشوازی بکە و لە لای دانیشە و ئیدی چایەکیش بەیەکەوە بخۆنەوە، دڵنیا بە زۆر کاریگەری لەسەر ئاسوودەیی و بەختەوەریتان دەبێت. خاڵی شەشەم، هەمیشە شانازی بە پیاوەکەتەوە بکە و لە لای هیچ کەسێک زەمی پیاوەکەت مەکە، چونکە ئافرەت و پیاو وەکو پۆشاگوان بۆ یەکتری. دەی ئەگەر وات کرد دڵنیا بە ئەی خوشکی بەڕێز ڕەزامەندی دڵی پیاوەکەت بەدەست دێنیت و هەمیشە لەگەڵ پیاوەکەت بە ئاسوودەیی و بەختەوەری دەژێت. دەی ئەو ئافرەتەی کە مافی خوای پەروەردگار جێبەجێ دەکات و دڵی پیاوەکەشی ڕازی دەکات، ڕەسوول الله فەرموویەتی صلی الله علیه وسلم ئەو ئافرەتە بەهەشتیە و دەرگاکانی بەهەشتی بۆ دەکرێتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.